حاڵتان لە بێبەڕێزانم کاتتان باش ڕۆڵقێکی نوێی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین کۆمەڵێک پڕگە و بابەتی جیاواز و سەرنجڕاکێش لەڵقەیەم جارێ هەفتانە هەیە با بێکەوە ببینین. ئافرەتێک لە ڕۆژی لەدایکبوونی کچەکەی هیچ کێکێکی دەست ناکەوێت دواتر دەبێتە باشترین دیزاینەری کێک. کچ و دایکێکی دیزاینەری کورد لە رووسیا لە ڕیزبەندی باشترین دیزاینەرەکانی وڵاتن. بە مەبەستی ئاشنابوون بە سروشت گروپێکی وەرزشی شاخەوانی خانمان دروست دەبێت. ئافرەتان ئەگەر ئیرادەیان هەبێت و بیانەوێت دەتوانن ببنە داهێنەرێکی زۆر باش. نیشتمان حسین لە ساڵڕۆژی لەدایکبوونی کچەکەیدا بە دوای کێکێک دەگەڕێت بۆ جەژنی لەدایکبوونی کچەکەی، بەڵام دەستی ناکەوێت و دەگەڕێتەوە بۆ ماڵ بڕیار دەدا کە خۆی کێکەکە دروست بکات. لەو کاتەوە تا ئێستا نیشتمانی کێک لە دیزاینەرە باشەکانی کێکە و کارەکانیشی بۆتە جێگەی سەرنجی هاوڵاتیان. ناوم نیشتیمان حەسەنە، خەڵکی شاری قەڵاتزێم، دانیشتوی شاری هەولێرم. کەشوم کرد ساڵی 2008 چوون بۆ سۆران. لەوێ ساڵی 2012 بوو پەیجێکی ئۆنلاینم دانا. پەیجێکم دانا خەڵکم فێری کاری شیرینی و خواردن دروستکردن دەکرد. دوایە هەر لەوەوە لە 2015 کچەکەم عەید میلادی بوو. زۆر گەڕام لە شاری سۆران کە ئەو کێکەی کچەکەم داوای دەکرد کێکی هێلۆکێتی دەوی زۆر گەڕام دەستمان نەکەوت. بە ناچاری هاتم لە داخان لە ماڵەوە خۆم دەستم کرد بە ئیشەکە، وردە وردە دەستم پێ کرد کە توانیم ئەو دیزاینی کە کچەکەم دەیهەوێ بۆی دروست بکەم. کە لە پەیجەکەی خۆم دامنا ئەوانەی کە پەیجی منیان ئاد کرده بوو هەر هەمویان زۆر ینی پشگیری منیان کرد، زۆر هانیاندام کە بەردەوام بم. دەیانگوت ئیشەکەت زۆر جوانە. منیش بەردەوام بووم، سەرەتا هەر بۆ خزم و برادر و ئەو ناسیارەکان دروستم دەکرد، بەڵام دوایی کردم بە پیشەیە کە هەم دەرامەدێکم هەبێ، هەم بتوانم یعنی خۆمی پێوە مەشغوڵ کەم، بێ ئیش دانەنیشم لە ماڵ. سەرەتا کە دەستم بەکار کرد مەبەستم ئەوە نەبوو کە بۆ پارە پەیداکردن بێ یا خۆ مەشغوڵکردن بێ، بۆ ئەو شتانە نەبوو، بەس ئەوەندەیە وەکو حەزێک کە زۆر حەزم لە دروستکردنی دیزاینی بەتایبەت بووکەڵی دەستکرد و دیزاینی کێک و ئەو شتانە بوو. چونکە بۆ خۆم پەیجی فێرکاریم هەبوو، خواردن و شیرینیم فێری خەڵک دەکرد. هەر لە شیرینیەکان کە بەردەوام بووم لەسەر ئەو شیرینیانەی کە دروستم دەکرد بە نەخش دەرم دێنان، یعنی نەترسام هەر دیزاینێک کە بۆیان دەناردم نەترسام کە بڵم درستی ناکەم ناتوانم نەبوو. دەمگوت دەتوانم، یعنی زۆر سیقەم بە خۆم بوو. زۆر کەس دەڵێ حەزمان لە ئیشەکەیە و ئیشە حەز نییە، ئەو ئیشە دەبێ عاشقی ئیشەکەت بێ. بۆ نمونە من تاشەشی بەیانی کە ئیش دەکەم ماندوو نابم، چونکە عاشقی کارەکەمم. کە لە کارەکەشم تەواو بووم، ژوورەکە جوان پاک دەکەمەوە، ناچم تەمبەڵ لێ بخەوم، ئیشی ماڵەکەم دەکەم. ئەنجا بەیانی کە هەستام بە شەوقێکی کەوا دیسان ڕۆژێکی نوێ دەست پێ دەکەمەوە، دەست دەکەمەوە بە ئیشەکەم. ئیش هەر ئەوە نییە کە تۆ بڵێ من پارە پەیدا دەکەم، دەبێ خەڵکەکە لێت ڕازی بێ، لە ئیشەکەت ڕازی بێ، پارەکەی حەڵال بێ. لە ناو ماڵەکەی خۆت ئەو هونەرەی کە هەتا، ئەو هونەرەی کە مەسەلەن تۆ دەزانی مەسەلەن لە لفکەچنینێکی کەمەوە هەیە، لە دەستی لە چنین هەیە دەستی لە دیزاین هەیە، دیزاینی گوڵ دروستکردن بێ یا خەیاتی بێ یا کاری شیرینی بێ. زۆر کەسەیە کولیچە دروست دەکات لە ماڵەوە دەیفرۆشێ، ئێستا بیزنسێکی گەورەی داناوە. بۆ نمونە من کە دەستم بەکار کرد هیچ شتێکی سەرەتاییم نەبوو کە دیزاینەکەی پێ بکەم. شەرت ئەوەیە تۆ عاشقی ئەو کارە بی کە دەیکەی. ئەوانیش کە دەستیان پێکرد با لەوە نەترسن من دەستم بەکارەکەم کردووە خەڵک چی دەڵێ، یا فلان کەس ئاوای گورد، یا مەسەلەن بڵێن عەیبە کارکردن بۆ ئافرەت هیچ عەیب نییە. زۆر کەس پرسیاری دەکرد، ئەوانی کە لێرە زۆربیان ئەوانەی کە کاری شیرینی دەکەن ئێستا لەوانەیە من ببێنن نەمناسن، چونکە کەس منی نەدیتووە. ئێستا کە ناوم ببیستن دەزانن کە من فێرم کردوون. زۆربیان بەس لە ڕێگەی ناما، لە ڕێگەی تەلەفۆن
ئەو دیزاینە چۆن دەکرێت ئەو ئیشە چۆن دەکرێت یارمەتیم داون ئەوە بۆ من شانازیە. ئێستا وەزعی کوردستان وای لێ هاتوو کە هەم پیا و هەم ئافرەت دەبێت هەردووکیان کار بکەن. من ڕۆژانە کە لە خەو هەستام سەرەتا ئیشی ماڵەکەم دەکەم، خواردن و شیرینیەکانی ماڵەوە دروست دەکەم، پاکوخاوێنی ژووری کارەکەم دەکەم. ئەجا کە چوم دەستم کرد بەکار ڕۆژانە مەسەلەن هەیە هەفتەیەک پێش داوای دیزاینێکی کردووە، هەندێک دیزاینی هەفتەیەک پێش پێویستە من دیزاینەکەی ئامادە بکەم. ئەگەر دیزاینەکە ئامادەکرابێت دەتوانم ڕۆژانە سێکێک تا چواکێک دیزاین بکەم و هەروەها بەتایبەت ئەوانەی مەسەلەن دیزاینی بووکەڵی دەستکرد و گوڵی دەستکرد دەبێت ڕۆژێک پێش من وەختەکەی بۆ دابنێم دیزاینەکان حازر بکەم. بۆ ئەمڕۆ دوو کێکمان دروست کردووە، دەتوانین بڵین دوو دیزاین، چونکە ئێستا ئەویان دیزاینی فلینە. دەتوانین بۆ نمونە تابقێک کێک دروست بکەین، تابقێک فلین دروست بکەین. زۆر کەسەیە مەسەلەن دەڵێ ئەوە گەورەیە کێکەکە هەمووی ناخورێ. دەتوانین ئێمە مەسەلەن تابقی بنی فلیندا بنین، تابقی سەرەکێک بۆ ئەوەی بخورێت و دیزاینەکەش نەشێوێکە بڵێ مەسەلەن ئێمە دوو تابقمان دەوێت هەردووک دیزاینی شەرت نییە کێک بێ. ئێستا ئەوەیان کێکە تابقی سەرەوەی دیزاینەکە فلینە. ئێستا بۆ نمونە دیزاینی فلین زۆر کەسەیە دەڵێت فلینەکە مەسەلەن خەسار دەبێت، دەتوان ئەو دیزاینە 2 ساڵ هەتا 3 ساڵ هەڵی بگرن وەکو بخۆی، یعنی لە شوێنێک دای بنێن بۆ دیزاین لە شوێنێکی ماڵەوەیان بۆ یادگاری، یا مەسەلەن داوای بووک دەکەن جلی منداڵەکانیان دەنێرن بزەبت عینە جلەکانی ئەو دەدێنین، شکلی پرچ و دەموچاوی ئەوان دەردێنین، یعنی وەکو کاریکاتێرێک دەتوان هەڵی بگرن بۆ دوا ڕۆژ بۆ یادگاری. داوود قەیرانی 23 ساڵە شعر دەنووسێت و کاریگەریشی لەسەر ئەندامانی خێزانەکەی هەبووە کە ئەوانیش دەستی نووسینی شعریان هەیە. ئێستا داوود لە شنگالەوە ئاوارەی کەمپی کەپەردووی سەر بە پارێزگای دهۆک بۆ لەوێ نیشتەجێیە لەبەر خۆشەویستی بۆ هونەرەکەشی بەردەوامە لە نووسینی شعر و هەروەها لەگەڵ ئەندامانی بنەماڵەکەی پێکەوە گۆرانی دەڵێن و شعرە نووسن. ساڵە 1993 مەدەست بنەویسانە هەلبەستێک کرد لێ ئەو هەلبەستێ لوی دەمی متکردنە ستران و مدانە هونەرمەندە مەستران هەلبەست وی دەمی نەتگوتن بدەفمە نەتگوتن هەتا بێژمەتە ساڵە 2007 وی پەقینە گرعزێر و سیبایە لوێ ساڵێ نو مە هەلبەست بدەف گوتن ئەم ملەتێ بەلەنگاز ئیبێ قەدر و قیمەت ژبەرێ دەپایە مەیە جۆر و عەداب و زەحمەت ئیشکال و بابدا پەهلەتیش مەرە بوویە ماش و عادەت پارێک نانی بخوێها ئەنیا مەژی بەرمەدە ناچە بێنمەد دەما کە مرۆڤ ببینێ ملەتێ مرۆڤ تەعدایەکت بینێ زۆرداریەکت بینێ نەحەقیەکت بینێ ئەف تشتێکی مەزنە دلێ مرۆڤ شەوتێ مرۆڤ هەلبەستان هەلبەستێ سەر تشتێکی هۆی مەزن شیرە نوویسێ. من بەسا ژڤی کاری من ناوێ ئەڤینداری گەر عەمر چەپ هەژاری و دیمل من ببیە تاری زێ چ بکەمش ڤیوارێ بەهاری گەر من یارەک هەبێ و ئەوژی بێژێ تو نەمالداری. بنەر شعر هەلبەست دەما مرۆڤ هەلبەستێت نوویسێ ئەڤرۆ برین ڤەبوون و دیسا کولێن بیر هاتنە ئاخفتن هەر ساڵ vê rojê هەر ساڵ vê rojê tête pêş çavê me reva ji ber hov û hirça ew gelî û best û zinar tehed hilûk û ça dema yek nanî sîlê ji deh kesa re medkire parça xelab û hizret bû peyda nedbû pariyek nan û ça dema bîra min tê kal û pîrit ketin zarokit giriyan ji tîhna nêz û birça tête pêş çavê me û reva ji ber hov û hirça. چارشەم جەشنێک پیرۆزەش ساڵێ خۆشترین ڕۆژە هش بۆ عاشق و دلسۆزە جەشنێک بێ عەیب و عۆزە چارشەم جەشنێک پیرۆزەش ساڵێ خۆشترین ڕۆژە ئەف شەبە وابوو دەمەک جۆڤانە من و دۆستێ ئەف شەبە هون گۆڤەند و دیلانێ بگەڕینن
چەرزۆکا و مزێ و شەرابێ بینن سکران و سەرخۆش بن بەرخۆ نەبینن بخۆدێ نەغەما من ئەڤا جۆڤانە من و دۆستێ ئەف شەڤا چما ئیرۆژ کەچامەوی هات ئەو فێری ئی هۆزانێ کرد ئەو هۆزانێت بێژێ مرە بەلێ تەمبورێ کوڕێ مسادق ماوفێری لێدانا تەمبورێ کردیا و الوێ کەم پێدا سێ دەورە تەمبورێژی مشکەچکا و شەبا بارەوەکردین ومە خەلاس کردینە بترش 25 هەتا 30 کەچک و شەبابیژی البەردەستێمە فێری لێدانا تەمبورێژی بووینە. خۆزیتە گۆت با بلات و بمری نەتە گۆت بات و مەزن و دان عەمری دەماتم من و ڤانتشتات فکری بدیتنا من تد وەهمی تد کەفری داتە بەهوەر بێ ئەبسەرێتە و بڤیسەری دلێ من ئیلهیڤیا ئەڤینەکە نوویە هیزوویە و بەرگە نەچوویە. بۆ ئەنجامدانی وەرزشێکی تەندروست لا کەشێکی سروشتیدا و هەروەها بۆ تێکەڵبوون بە دیمەنە جوانە سروشتەکانی کوردستان گروپێکی شاخەوانی وەرزشوانی ژنان لە دەربەندیخان دروست بوون کە ڕۆژ بە ڕۆژ ئەندامانی ئەم گروپەش زیاد دەکات ئەوان بەردەوامن لە گەیشتن بە حەز و خولیاکانیان. ئێمە بەیانان ئیتر کاهڵستی لەخەوت مامۆستا کاتێک ما بۆ دانێ لەو کاتەیە کە دەرەچین ئێمە لە 5 ساڵین تر لە 6 کۆبوونێتەوە شوێنێکی دیاریکراما بۆ دانێ کۆبینەوە ئیتر لە 6 دەرچوین هاتوین لە بیرکێ لە ناوڕاستی ماڵەکانێت لەوێ دابەزین و هاتین بۆ سەر دەریاچەی دەربەندیخان ئێستا بەڕاستی ئاو هەوای و کەشێکی خۆشی هەیە و جێکی خۆشمان تایسە بەسەر بردووە سپاس بۆ خۆی گەورە دەکەم ڕۆژ هەینیە لە ڕاستیا کۆمەڵی کەسێ سێ پشۆینەکە ئێمە گشتێکی خۆشمان کرد و هاتوینەتە دەرەوە. من سێم جارمە ئێمە دەرەوە لەگەڵیانە و یەکەم جار ڕۆشتیم بۆ ئاشکەوتی بەردەڕاش و دووەم جایش بۆ کوونەبا و سێم جایش هاتوون بۆ ئێرە هەروە بۆ بەرانایش ڕۆشتوین سەبارەت بە فێربوونی ئەوەشەوە لە ڕاستیە ماوەیەکی زۆرە هەر لە کەرەنتینەکەەوە بە ماڵەوە خەریکین و هەر لە ماڵەوە نوعی هیچ تونە دەرەوەیکی وامان نەکردووە بەڵام کەیتە شاخڕەوی ئاشنا بیتەوە بە سروشت و دیسان لەگەڵ سروشتا تێکەڵە بیتەوە بەڕاستی هێستێکی زۆر خۆشمانایەتێ وەروەها وەکو سەرکێشیەکە بۆمان کە ڕۆین بەسەر شاخانەیە لە کاتێکە چەندین ساڵە هەرتەنها لە دوورەوە دیومانە هیچی ترمان نەکردووە لەگەڵیا. بۆ تەندروستی طبعا شاخڕەوی یەکاویەکە بۆ تەندروستی طبعا ئەوانەی کە دەرئەچن لەگەڵمانش زۆر چەختەکەم لەسەرەوەی بزانم نەخۆشیان هەیە یان نیانە ئەوەی کە لە شاخڕەوی زۆر چۆن بێژین زەحمەت وێ ئەبێ پرسی دکتۆری پێ بکرێ نەخۆشینی دڵە تا ئێستا سێ کەس یعنی جواب کراوە دکتۆرەکەی خۆی جوابی کردێ چونکە هەناسە توندیەکیان ئەوێت ئەمەلیاتی قەستەڕە و ئەو شتیانیان کردێ بەڵام ئەوەکانی تر چەوری خوێنوێ شەکرەوێ من خۆم زۆر ئیسیفادەم لێ کردووە چەوری هین من شەکرم هەیە شەکرەی دەرەجە دووم هەیە لە ماوەی 50 ڕۆژە خۆی لە ماوەی هین 3 مانگا ئەبێ فەحس بکەیت بۆ شەکرەی تەراکمی هینی 3 مانگیەکە من لە ماوەی 50 ڕۆژ توانیم دای بگرم لە دەرەجە و نیوێ 7.5 بۆ 6. ئەم
پیتەر عەبدوڵڵا هاوڵاتیەکی دانیشتووی کەمپی باپیری سەر بە دەشتی نینەوەیە ئەو 40 ساڵە خەریکی نووسینەوەی ڕووداوە خۆش و ناخۆشەکانی ژیانێتی لەگەڵ و بیرەوەریانەی کە ڕۆژانە بۆی ڕوودەدەن هەروەها لە کارەکەیدا هەر شتێک کە ڕوو بدات لە دەفتەری بیرەوەریەکانی دادەنووسێتەوە. ئێستا تەنیا کێشەی سەرەکی ئەوەیە کە دەفتەرەکانیشی بەشی نووسینەوەی بیرەوەریەکانی ناکەن. نافي من عنتر عبد الله حسن أس موالد شيستم هفدا هيفا دا و أس مدرسة أحياء ما يعني بيولوجي وبو من هيفا كان مايش بو تقاعدة بس يودو صالة مختمة هاي 94 رجاء بازدي أساتي مزفري ما قنديا القلب هيك تقولنا ملازم أول محسن المركزي بو باش تنجي يوم مجمع قادسية وسورج قال لك عاجز بوي ما كان ما نساغك المال هوية ساعة يازلا ساعة درست يازدو أسبري هشتيا من نفيسي هذاك أحداث وقت شو ما درا بس درت شو أس شو مي تشتكي مهم بقى من نفيسي بس وقت أبو هشتي وحرب بدأ أبوي مقول قالوا أسبوع شي روج بروش نعني بيسم بيشتينجي أتشوي مع عسكرية بجاتو زاني العسكرية جارنا مثلا أمش معسكر درنت كافتين دارك نبو أم بتشيني متنفيسي مثلا إيرو أمل فلان درينا أم شوينا تدريبي ساعة هندا يعني تقريبا حياتك الروتيني بالعسكرية أحداث المهم نبون كان جي إجازة بوم كان جي التحاق بوم رجع أزي كآبة هاي متنفيسي رجع أزي كيف متنفيسي بيشتي أس انتداب بوي بجابا حياة خوش بو حياتك كانوا ما بداكر التدريسي مرابو روج بروش نفيسي كي مدرس هات كي تشو مچي درس بر أس شو مناف كي صافي مچي مادة درس كر مدرسة تابالت من كيبون من خرط نفيسي بشتي كي أس نقل بو مدرسة كي شو مدرسة كي متنفيسي فلان روجي مباشرة كر فلان روجي من امتحانات كرن امتحان النيفاكا صالت بونا كنجي روجا باران با روجا روشا خوش با متنفيسي مشكلك تشيبا خو مشكلك مال قال طالبك تشيبا متنفيسي مشكلك نيفاكا دو طالبا دا تشيبا متنفيسي اي حادثه تشيبا المدرسه متنفيسي هشتي دستيكر أزل سادس علمي بوم شاش علمي بوم وبيشتنجز داخل كلية بوم هشتي عطاشتي وشاري من نفيسين بجا قالك جاري با شو أو نبو ناس مجرد الكلية تاعت ما مالي كأزو كي طالب ما بالي تخو أم توباينا كيدريك أم توباينا شاق ما بفار با الكافتريا من نفيسي من يتشنغاري النفيسين خوي كرشنغاري مربا متقول نابي بيتشيا مدخلت كر فلان مر خو يعني مناسبة أنا نفيسي با إيك نساق با دو سيارة لك دابا دو مروفة لك دابا مناسبة أنا بتنفيسي طالب تو طالب باي هات بانك من غرفة دم تشكر بايلو فلان طالب هات انك من غرفة اجبر فلان تشتي اشو ماما مالك شبية كي متنفيسي من اللي قال لي كربا ايكي كامن كي اول جار ناسيا متنفيسي زيارة كاربا مدرسة متنفيسي بشتي كان صالة دم قبا تبري هندا صالة متو ديتيل فلان دارت قلت تم تنادي تدم قبا زبطة بينم كتابي اكد كان وقالك حالة لك متشاوي تكامي ومتدخل في منطقة قربت انك من هي محتاج كتابك بسؤالك بيدنك من ابا خيالا مني هو بوقت يعني المتوسط الاعدادية ما تقول بدي خونا ادم مالي السيارة وان بس من بيت من مكتبها ابا اللوطو دوي اسوي اختي مدرس بوم الخانة صوري من النفيسين او يدخل روج بروش خده هريا نخوش أحداث نخوش من نفيسين فترة أمرافين وقت أمرافين
كاتشاوا ما جنسية خو ما لما تشاوا جنسية تيكل كرن من حولي دفترات ذكرياتي إينا من دفترات ذكرياتي القل جنسية إينا وأم تشوي كي ساعتي أم الكيدر مدانا من كوفة الروفين شي ترسية وشي خبر ما سامعت كرن من روج بروج نبيسين أو تقريبا سي هيفنا مقابلي سي صالبون ومن قوتي على أساس أس كتابك ألف كم فترة أم رافين أز كما كتاب شنقول روج بروج من النبيسين حتى شي أرزاق مصطاد من النبيسين أس شوبام أرزاقي من كيها بالك يا خوي ديد با خاصة الشنقاري من النبيسين يعني من قوتي خلال وان سي هيفاز كتابك ألف كم أو هري نخوش أو روش نابون شنقول نخوشي تدابون لە شاری مۆسکۆی پایتەختی رووسیا دایک و کچێکی کورد دەبنە دیزاینەرێکی زۆر لێهاتوو و کارەکانیان دەبێتە جێگەی سەرنجی هاوڵاتیان ئەوان توانیوانە بەهۆی جوانی و لێهاتووی لە کارەکانیاندا ببنە جێگەی سەرنجی هاوڵاتیان و هەروەها زۆربەی کارەکانیشیان ئێستا چۆتە ڕیزبەندی باشترین دیزاینەکانەوە ئەوان تا ئێستا توانیوانە چەندین پێشانگای جیاواز بکەنەوە. ناویم گولیزر گردنزاریه برای مسکو ناویم دویژن اینا باشه مکتبی من از کتم هم بوناخا من دست بکر اکادمی حقوقی مسکوی 5 سال از هم بو هلدام دیپلم و خواتیم 3-4 سال از خواتیم باشه خواتها از دیسچم هم بو کتم اونیورسیته یا اودیته 2 سال درجه من خواند و باشه کتاکر دیپلم هلدا و چند سال از خواتیم چا اودیتر و حقوقی توای باشه گلک محس کرد دیزاین و از فکریم متخواست بخواد کار بکره دیزاین اف گلک مخواشات و از دشمیش بوم از کتم سالک من از کتم انستیتوت یا دیزاین سالک من کتاکر چا دیزاین و سالک چا دکور باشه ویگه از وکیچه من زینه ام توای وکرن بیرو وی بیرو نزدیک 10 سال چم کار دکن وی بیرو وی 10 سال ما نوی خواهی نوی که گران ما هلدا بونه که چه گلک خالات ما خالات گران و گلک برا مسکو و روسیه ما زانن گلک خوات ما کتبو ژورنالا و همودارا و گلک مری که سکر بسمه روس که درباز بو اروپا که درباز بو امریکا اونا مرم نقم نویسین و هم چبون امریکا و اروپا مالا شقا چه دکرن دیزاینه ناوی من زینه از دیزاین کاری دیزاین دکم از باشه مطلبی از چما لندنی بناهیم بم فشن دیزاین و جداریجی از چما پاریسی هم بم و کنگی از کتا کرم هم بناخا از چما از وگریان ورا مسکوی و وراجی مسکوی من و دایکا من فكرن ديزاين بيرو برفين انتريور و شغل دكن بنا ديزاين كانجي كلينتين ونرى تشيكن بنا كيخاش بن و ونرى ديكور تشيتكن رنگ توف دكن و ديوارا و مسکوی هموم لید منن و کنگی با متن جوازن
كينج كلينتين ام ونرى ام تينا سالوني بناسة ونرى ديكور توف دكان هيكي ونرى دشنن كينج انا باجام دكان اف ديكور تشي هارموني تشي بو ام ونرى دشنن هيكي باجام دكان ام دسبي دكان مالوانا تشيكن لا ماوەی ڕابرد و دابینەر و بیستەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.